ژین سڵاو ئێوارەتان باش لە بانکی پیرۆزی ئێوارە نزیکە بینەوە من ئیسا لە دوکانێکی دروستکردنی لقۆمم جۆرەها لقم لێرە دروستکراوە لە نێواندا یەکێک لەو لقمانەی کە تایبەتە پێوترێت لقمی شروبی لەوێ زۆر دروستکراوە لەسەر سینیدانراوە من کە پێشتر لێرە بووم بەشێک لە وڵاتیان داهاتن دەیان کڕی و دەیان خوارد ئەمە چکە لقمێکی هەم دەرەوەی وەکەڵی کەڤەرەکەی ڕق و ناوی شلەیەکی نەرمخۆشی تایەوە تام و لەزەتێکی خۆشی و بەشێک لە وڵاتیان لەگەڵ پسکی تای خوۆن با من بەشێک لەمان وەرگرم هەم وەساکە وەرگرم هەموو هاوڵاتیەش قوربان سڵاو لێبێ لەسەر لقمی شروبی تۆ چی یادەوەریەکە تێچیە لقمی شروبی جاران شتێکی زۆر بەتام بوو شتێکی زۆر خۆش بوو ئێستا بە بۆنێم لقمە قازی وشتەوە بەس ئێستاش هەر تامەکە جارانی هەیە ئەم لقمی شروبیە شتێکی خۆشە بەس بابی و لقمە قازی شوێنی پێلەق نەکردووە نانا شوێنی پێلەق نەکردووە تام و وینی خۆی هەرماوە هەر تۆزێکین بووە بەڵام تامی خۆی هەرماوە و هەر بەتامەوە جارە بەس ئەم جی لە هەست ناکەی تۆزێ ئاگیان لەو تام و لەزەتە نییە وەڵا بێگومان بە تاکید ئەو هینەی نەماوە بەو شێوەیە ئەو جیلەی ئێسا و تام و هینەی ئەو پەرەی کە بە لقمە قازی شتیان بەم لقمی شروبیەی نایان زیاتر لەزەت لە کامیانەکە ئیسا ئەگەر بامێ و لقمە قازی لەبەردەسا بێت لەگەڵ لقمێکی شروبیە وەڵا هەر لقمی شروبیەکە بێگومان بە تامترە و خۆشترە و لەوەیە باشتریش بێت لە ڕووی ئەو لقمە قازی وشتەوە چونکە ئەم هین ناکرێ و سوورە کرێتەوە و زیاتر لە ڕۆنا سوورە کرێتەوە باشتر نییە بەڵام لقمی شروبیەکە زۆر باشترە و هینترە سپاس بۆ ئامادەبوونی تۆ ژین لێرە لەنێو ئەم مەنجەڵی مسەوە ساوایەمە ئەمە هەڵبەت ئەمڕۆ زۆران دروستەوە ئێستا کۆتایی کاریانە لە ئەمڕۆیە مەنجەڵێکی گەورەی لێرە لقمەکە دروست دەکەن و هەر ڕەنگە بیانەوێ تێی دەکەن بازم وەستا فەرمان چێڵێ وەستا سڵاومان و نەبی ئێوە چۆن لقم دروست دەکەن لەوتر ڕەمەزانە بازاڕی جوڵاوترە طبعا بازاری فەرقیە لەگەڵ ڕۆژانی ترە مثلا ڕۆژانی احتیاجی 50 کیلۆ 60 کیلۆ فرۆشی ڕۆژانی ڕەمەزان 200 بۆ 250 کیلۆ ئەفرۆشرێ فەرقی هەیە خەڵک هەیە بێ زۆر بەرێ بیکا بەخێر بەڵێ طبعا زیاتر بۆ مزگەوتەکانی هەبن چەند جۆر لقم دروست دەکەن و باشترین جۆریان پڕفرۆشترینان کامل زیاتر ئەمڕۆ شروبیە خەڵک شروبیە بات جیاوازی چیە لەگەڵانی ترە شروبی کۆنە خەڵک زیاتر حەزی لەیەتی ئەوە مۆزوعەکەی شێوازی دروستکردنەکە یانی ئیسا جیاوازیان چییە ئەمان ئەگەر بۆم باس جیاوازیان نییە هەر ئارد و شەکرونی شاستەیە ڕۆنی تەیەکرێ ئەمە ناخێ ڕۆنی تێ ناکرێت ئەمە گوێزندە بەڕێزم ئەمە گوێزندە ئەویان نیشاستەیە ئەویتریان ئاردە ئێوە چۆن ڕۆژانە ئیشەکەن لێرە چەندێک لێرە ئیشەکەن لە سعات حوتی بەیانیەوە بۆ حوتی ئێوارە یەک شەفتی شەکەین هەستەکەی لە ڕەمەزانانە بۆچی خواسی لەسەر زۆرترێ بێ لقمی شروبی بە حکومی خەڵک بە ڕۆژە زیاتر حەزی لەیەتی ئینا دووەمیشان خێر خەڵک زیاتر خێرەکات لەبەرەوە خواستەکەی زیاترە بێت تۆ چەند ساڵە خەریکە میشن وەڵا دەمێکە خەریکم تقریبان 8 ساڵێکە بێت سپاس وەستا ژین وەکووتت لە پاڵەوەی کە لقمە قازی و شیرینەکانی تر جمهوری زۆرە ئەمەش جمهوری زۆرە تەسەورەکەم ئەمە جێلی من و تۆ باشتر لێ شارەزا بن کە تام و لەزەتی لقمی شروبی چۆنە و من پسکیتشم بۆ حازر کردووە کەمێکی دیکە کە بانگیدا ئەمڕۆ بەربانگ بە پسکیت و لقمی شروبی یەکەمەوە